یاریکی تری کۆمەڵی هەولێر و دەوروبەری لە خولیانە پلەدۆکانی کوردستان دوانی زانکۆی گیان و پیشەسازی بێگەشتن هەردووانە هەلی سەرکەوتنیان بۆ خولی پلەیەکە بوو. پیشەسازی لە نیوەیەکەم توانێت 2 گۆڵ تۆمار بکات. لە نیمەی دووەمی یاریەکە زانکۆی گیان تاکە گۆڵێکی تۆمار کرد و پیشەسازیش توانی 3 گۆڵی تر زیاد بکاتە سەرنجام بکە، بەڵام پیشەسازی تەنها پێویستی بە گۆڵێکی تر بوو بۆی وەک تاکەیانەی ئەم کۆمەڵێ بگاتە خولی پلەیەک. بەم گۆڵەش نەگەیشت لەگەڵ شەقڵاوە لە خاڵ هاوبەش بوون بە 12 خاڵ، بەڵام بەجیازی تاکە گۆڵێک شەقڵاو بۆ پێشنگ و سەرکەوت بۆ خولی پلەیەک و پیشەسازیش لە خولیانە پلەدۆکاندا مایەوە.